بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن. خۆم بە خۆشحاڵەزانم مندانە محەممەد لە ئەڵلقەیەک لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبم. بە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و وتەبێژی کۆمەڵی ئیسلامی. تەوەرەی ئەم گفتوگۆیەمان لەسەر دۆخی سیاسی و ئایندەی هەرێمی کوردستانە بێت. بێگومان هەرێمی کوردستان بە کۆمەڵێک بارودۆخی تایبەت لە ڕووی سیاسی و ئابووری تەنانەت لە ڕووی نێوخۆی و دەرەکی پێدا تێدەپەڕێت. بزانین نوێترین تێگەیشتنەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەم هەلومەرجەی ئێستا چییە؟ خوێندنەوەکانی چییە؟ هەروەها ئایا کۆمەڵی ئیسلامی لەکوێی هاوکێشەکانایە و پرۆژە و پێشنیازی ئەم پارتە سیاسیە کە بە یەکێک لە دەستەی سەرۆکایەتی بەشدارە لە سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان، ئەویش سکرتێری پەرلەمانە کە زۆرترین کێشە و گیر و گرفتیش لەسەر کاراکردنەوەی پەرلەمانە. ئەم بابەتانە و چەند بابەتێکی تر لەم گفتوگۆیەدا لە خزمەت مامۆستا ڕێبوار حەمەد گفتوگۆ دەکەین. مامۆستا سوپاس. زۆر سوپاس بۆ جەنابش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین، چونکە ئەوەی ئەوترێ سەرچاوی هەموو کێشەکان کە هەرێمی کوردستانی بەم ئاقارەیە بردۆ زیاتر مەسەلەی لە کارخستنی پەرلەمانی کوردستان بوو لە ماوەی ڕابردووە لایەن هێزێکی سیاسی دیاریکراوە لە هەرێمی کوردستان. بۆ ئەم مەسەلەیە تا ئێستا نەتوانراوە حل بکرێ و بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی چەقی بەستووە بە تایبەت لە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانە کە کاتێک لایەنێکی سیاسی پەکێخا، بەڵام ئەبێ بۆ کاراکردنەوەی هەموو لایەنەکان پێوی سەرقاڵ بن. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس کاکدانە، سڵاو لە جەنابت و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. حقیقەت تەواو ڕاستە ئێستا قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە و قسە لەسەر ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمانە وەکو دامەزراوەی وەکو گەورەترین دامەزراوەی شەرعی، وەکو دامەزراوەی کە ڕاستەخۆنە نەراتی خەڵکەکە. بەڵام بەس ئێمە لە بیرمان بێت کە بۆ خۆی پەکخستنی پەرلەمانی کوردستان نەتیجەیە، هۆکار نییە و پەرلەمانی کوردستان ئەساسەن بەشێک نەبووە لەوەی کە فعلەن ینی ئێمە گرفتی پەرلەمانی کوردستانمان هەبێت تا ئەمڕۆ چاکی بکەینەوە یا واقعی هەرێمی کوردستان لەڕێی پەرلەمانی کوردستانەوە لانی کەم بگەینەوە ببینەوە سەر بەشێک لە سکەی ئاسایی و تەبیعی خۆی. پەکخستنی پەرلەمانی کوردستان بەرەنجامی چێبەرچێو ململانەیەکی سیاسیە و بە بڕوای ئێمە کۆمەڵی ئیسلامی گرفتەکە لێەوە دەست پێکا کە ڕەنگە پەرلەمانی کوردستان ویستبێتی ڕۆڵی خۆی ببینی وەکو دامەزراوەیەکی شەرعی یاسایی هەڵبژێردراوی خەڵک و بۆ یەکێ لە پرسە هەستیارەکانی هەرێمی کوردستان کە مەسەلەی سەرۆکایەتی و یاسای سەرۆکایەتی هەرێم بوو گرفتەکە بۆ خۆی لەوە دەست پێکا. واصلی کێشەکە دوو کێشەی ئەساسی و سەرەکیە بە بڕوای ئێمە. ئەوەی ئێستا هەرێمی کوردستان تێیداژی بەشێکی ینی لە واقعی دارایی هەرێمی کوردستان یا قەیرانی دارایی هەرێمی کوردستان و خراپی دۆخی حکومڕانی ئێستای هەرێمی کوردستان بەرەخۆ ئەویش نەتیجەی حکومڕانیەکی ناتەندروستە لە 25 ساڵی ڕابردوودا. ئەمە گەڕانەوە بۆ ئەبێ بگەڕێینەوە سەرەوەی کە فعلەن کۆمەڵی ئیسلامی ئێمە یەکێ بووین لەو هێزانەی کە هەڵگیری دروشمی چاکسازی بووین لە هەڵبژاردنەکاندا و بەدادگەری بە چاکسازی دەستمان پێکرد و پێمان وا بووە کە بە چاکسازیەکی ڕاستەقینە ئەکرێت دەست سەرەتاکانی باشکردنی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەست پێ بکە، بە ڕیشە چێشکردنی گەندەڵی ئەکرێ سەرەتاکانی حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان دەست پێ بکە و هەنگاونان بەرەوەی دامەزراوەکانیش ڕۆڵی خۆیان ببینن و حقیقەتی پەکخستنی پەرلەمانی کوردستانیش بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان معلومە باشی ئەوازان هۆکارەکەی ئەوەیە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆی کێشەی هەبووە و گرفتی ئەساسی لە بەسەرچوونی وادەی یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بووە و کە پەرلەمانی کوردستان ڕەنگە دەستی بۆ ئەو مەلەفە بردبێ ئەم بەم نەتیجەیە گەیشت و بەداخەوە ینی نەتیجەیەکی ناتەندروستە، هەنگاوێکی غەڵەت بوو و وەکو زۆر جارێمە وتومانە تێگەیشتنی ئەمە هیچ نەگۆڕاوە تێگەیشتنی، چونکە تێگەیشتنەکەمان تێگەیشتێکی سەلیم و تەندروست بووە بەوەی کە پەرلەمانی کوردستان بە ناحەق پەکخراوە، بە ڕێگایەکی نایاسایی ناشەرعی پەکخراوە و فعلەنیش پەرلەمانی کوردستان پەکخستنی پەڵەیەکی ڕەشە تا ئێرە بە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان و ئەم پاڵە ڕەشش ئەمێنێتەوە
وە کورد زوو یا درەنگ لە ئێستاشدا باجیدا و لە داهاتوش باجیەوەدا کە ڕێزی دامەزرا و شەرعیەکانی خۆی ناگرێت. بەڵێ مامۆستا دەمەوێت بەڕوون و ڕاشکاوی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەمەڕ پرسێک کە ئێستا ئەیوروژێنم بزانم ئەویش نوێترین لێدوانی جێگری سەرۆکی پەرلەمانە دکتۆر جەعفەری مینکی کە دەڵێت بەم زوانە پەرلەمانی کوردستان کاراکرێتەوە پێدەچێت بە با بڵێن بە بەشداری سێلایەنی دیاریکراو لە هەرێمی کوردستان و زۆرینەی پەرلەمانی یا با بڵێن نیسابی قانونیش تەواوکەن و دەتوانن پەرلەمان با بڵێن بخەنەوە گەڕ. قسەکەش لەوەیە ینی زۆر بەڕوونی باز لەوە کرێت کە لەم هاوکێشا پێدەچێت پارتی و یەکێتی و یەکگرتوو هەبن. ئێوە ئەمەتان بە فەرمی بیستووە یان ناوە ئەگەر شتێکی وا لە ئارایە بێ هەڵوێستی کۆمەڵ چێ لە کاتێکا سکرتێری پەرلەمانی کۆمەڵ ئەم هەوڵە تازە نییە کاکدن ئەم هەوڵە زۆر کۆنە بۆ ئەمڕۆ ئەوترێتەوە لە سەرەتای پەکخستنی پەرلەمانی کوردستان و ئەو هەوڵە هەبووە و ئەو لایەنانە نەچوونەتە ژێرباری ئەوە من پێم وایە لە ئێستاشدا تەمەن ئەو لایەنانە ناسنە ژێرباری ئەو جۆرە واتە بەو ڕێگایە ناسنە ژێرباری یاساییە مەسەلەن کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان حقیقت ڕێگای تەندروستی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانەوەیە پەرلەمانی کوردستان بەو پێکاتەی خۆی بەو دەستەی سەرۆکاتی کە هەیەی بچێتەوە سەرکارەکانی خۆی و ئەگەر بەڕاستی ئێمە وەکو هێزە کوردیەکان بە گشتی و بدیاریکراویش لە ئێستادا کە قسە لەسەر ریفراندۆم و قسە لەسەر سەربەخۆیی و قسەکردن لەسەرەوە هەیە کە ئێمە هەنگاو بەرەو سەربەخۆی ئەنەین ئەبێ ئامادەبین قوربانی بە هەندێک لەو ململانە سیاسیانە بدەین و قوربانی بە بەشە لەو دەستشکاندنەوانە بدەین کە لە ململانی سیاسی هەرێمی کوردستان هەن کە ئەگەر هێزێکی دیاریکرا و قسەی لەسەرەوەی کردبێ نابێ پەرلەمانی کوردستان بەم دەستەی سەرۆکایەتیە بچێتەوە سەرکارەکانی خۆی مادەم دەستەی سەرۆکایەتی هەرێمی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتیی یاساییە بە یاسایی هەڵبژێردراوە و ئێمە پێمان وایە وەکو کۆمەڵ لای شارینەوە بە ڕوونی ئەیڵێن ئێمە پێمان وایە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ڕێگای سەلیم و تەندروستی ئەوەیە بەم دەستەی سەرۆکایەتی ئێستا کە هەیەی بەو شێوەیە کە لە کار خراوە ئەوان بگەڕێنەوە سەرکاری خۆیان و ڕۆڵی خۆیان ببینن. ئێمە هەڵوێستەکەمان ئاوایە پێشمان وایە ئەمە ڕێگای یاساییە ڕێگای ئەم ڕێگەی نەهاتن یارمەتیم بدە و من پێم وایە هێزە ئەو هێزانەی کەش ناچنە ژێرباری ئەوە و حقیقەت ئێمە چاوەڕوانی ئەو پێشهاتانە ئەەکەین و کۆمەڵی ئیسلامی وەکو خۆمان چاوەڕوانی و پێشهاتانە ئەەکەین لە ئەگەری هاتنە پێشی ئەو پێشهاتانە بەڕسمی ئێمە ئەو کات بەڕاستی قسەی خۆمان لەسەر سیناریۆیەکی ترێ بەپی زانیاریەکانی من کە پێچێ پارتی ئیشی لەسەر بکە ئەوە یەکەم لە ڕێی ئەنجومەنی دادوەریەوە چۆن با بڵێن شەرعەتی بە ویلایەتی بەڕێز مەسعود بارزانی بە هەمان شێوە باز لەوە کرێت کە سیناریۆیەکە گوایە ئەمان تەداخولەکەن سەرۆک و سکرتێر ئیشەکانی خۆیان ڕاناپەڕن بۆیە کۆبوونەوەی گەکرێ زۆرینەیەک ئامادەکراوە و دانیشتێکی پەرلەمانەکرێت بە تەمەنترین پەرلەمانتار با بڵێن دانیشتەکە بەڕێوە بات و دوجار سەرۆک و جێگر و سکرتێری تیا هەڵەبژێرێتەوە و ئەوان بە مقال لە قەڵەمەدرێن. ئەم سیناریۆ لای ئێوە ینی با بڵین خوێندنەوەتان بۆ کردووە؟ حقت بن زانیاری لەو شوەیەم نییە کاکدانەوە طبعا ڕێگای سەلیم و تەندروستی یا ئاسایی و یاسایی لە پەرلەمانی کوردستان تەبەنەوەی کە پەرلەمانی کوردستان هەر کاتێک کۆبێتەوە زۆرینە دەنگ بدا بە وەرگرتنەوەی متمانە لە سەرۆک و جێگر و سکرتێرەکەی بە ئاسانی ئەتوانن ئەو متمانەی وەربگرنەوە ئەم دەستی سەرۆکایەتیە ئەو ینی بەتەکید دووە ئەو زۆرینەیە ئەم زۆرینەیە بەم شێوەی ئێستا هەیە دروست نابێ من یارمەتیم بدە شتێ بڵێم ئەگەر ئێمە حقیقات هەنگاو ئەنەین ینی لە هەرێمی کوردستان هەر هێزێکی سیاسی و ئێمە کۆمەڵی سیاسی کۆمەڵی ئیسلامی شوکو یەکێک لەو هێزانە هەر هێزێکی سیاسی ئەکرد بیەوێ بە سەلیمی هەنگاو بنێ ئێمە ئێستا ینی لە بیرمان بێ کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا جگەلەوەی بۆ خۆی هەنگاوێکە ینی ڕۆژێ درەنگکەوتنی عیبەیەکە بە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەس ئێمە لە بیرمان بێت دەنگۆی کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا لە پێناوی ریفراندۆم و سەربەخۆییە و ئەمە ڕێگاکەیەتی ئەم ریفراندۆم و سەربەخۆییە یەکێ لە هەنگاوە بنەڕەتیەکانی بریتە لە کۆدەنجی سیاسی یەکێ لە بنەما ئەساسیەکانی بریتە ئەو کۆدەنجە نیشتیمانی کە ئەبێ پێشوەخت بۆی دروست بکرێت لە هەرێمی کوردستان تۆزانی تەمەن ریفراندۆم پرسێک نییە بە 60 لە 150 لە 100
دەنگ بێنێت حاڵەتێکی ئاسایی و تەندروست بێ ڕیفراندۆم لەکە ئەگەر ڕێژەی سەدانەوە تو نۆش بێنێ هێشتا لە بەردەم مەترسی ئاعتراف پێنەکردندایە چ جای ئەوەی کە ڕێژەیەکی گەورە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ نەدەن ئەو لە بیرمان بێت کە هێشتا لەم هەلوو مەرجەدا ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند نیگەرانن و چەند بێموتمانن بە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەگەر پەرلەمان لەو پێناوەدا کارا بکرێتەوە ئەبێ قسە لەسەر ئەو بنەمایانە بکەین کە بریتە لە کۆدەنجی نیشتیمانی بریتە لە کۆدەنجی سیاسی هێزولایەنە سیاسیەکان بریتە لە ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئەمانە بەچی ئەکرێن بەوە ئەکرێن کە هێزە ئەساسی و بنەڕەتیەکان اتفاقکەن نەک بە ململانەی سیاسی و بەدەستشکاندنەوە بویسترێ پەرلەمان کارا بکرێتەوە حقیقەتەن من پێم وایە ئەوەش هەنگاوێکی تری غەڵەتە بێ هەر لایەنێک بینێ وەکو ئەو هەنگاوە غەڵەتانەی کە لە ڕابردوودا ئەو هەنگاوە هەڵانەی ئەم نەتیجە ناتەندروستانەی بەدەستەوە داوە هەر هەنگاوێکیکەی لەو شێوەیەش دیسان هەنگاوێکی تری هەڵێ و نەتیجەیەکی تری ناتەندروست بەدەستەوە ئەدا کە لە ڕابردوودا ئەو هەوڵانە هەمووی بوون بێ نەتیجە بوون بۆ چونکە بنەماکانی ناتەندروست بوون بەڕاستیدا وەک لە پێشەکەیکەشا باسم کرد مامۆستا ڕێبار تەنها هێزێکی سیاسی بە تەحدیدکراوی پارتی دموکراتی کوردستان پەرلەمانی پەک خستووە بەڵام ئێستا دەویسترێت بە کۆی لایەنە سیاسیەکان ئەم پرسە چاک بکرێتەوە و کارا بکرێتەوە پرسیارەکە لێرایە بۆ ئەمە یەک دوو بەڕێز مامۆستا باپیر لە نوێترین لێدوانی ئەڵێ ئەم بابەتە لە دەستی چیاشکاوە دەبێت ئەو چاکی بکاتەوە لێدوانەکەی جەنابی مامۆستا باپیر تەواو لێدوانێکی ڕاست و دروستە و حقیقەتەکەی ئەوەیە کە پەرلەمانی کوردستان و مامۆستا ئاماژەی کرد لە ڕۆژی ڕابردوودا کە فعلا پەرلەمانی کوردستان یەک هێز پەچی خستووە و بە ڕێگایەکی نایاسایی ناشەرعی پەکخراوە لەسەر بنەمای هێز بە هێز پەکخراوە پەرلەمان دامەزراوەیەکی شەرعی یاسایی هەڵبژێردراو بە هێز و لەسەر بنەمای ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتیەکەی پەرلەمانی کوردستان پەکخراوە و لە کارخراوە و فعلا ئەمە وەکو ئاماژەم کرد جگە لەوەی کە خاڵێکی ڕەشە و ئەزمونێکی خراپە لەسەر هەموو لەسەر ئەچێتە سەر هەموو ئەو ئەزمونە خراپانی کە لە حکومڕانی هەرێمی کوردستان هەیە بەڵام لە بیریشمان بێ فعلا هەر ئەو هێزە ئەبێ پەرلەمانی کوردستان کارا بکاتەوە و ئەبێ بە ڕێگای شەرعی و ئاسایی و یاساییش کارای بکاتەوە و بەدا عفوان ببوورە بەداخی شەو ینی هەلومەرجی هەرێمی کوردستان وایە کە هەموو کورد پێش هێزە لایەنە سیاسیەکان میلەتی کورد باجی ئەدا و پاشانیش هێزە سیاسیەکانیش باجی ئەوە زمونە خراپیاندا مامۆستا ڕێبوار ئەگەر لێت بپرسم ئەندامانی کۆمەڵ دۆست و لایەنگران و دەنگدەرانی کۆمەڵ چۆن دڵنیاکەنەوەی کە ئایا کۆمەڵی ئیسلامی لەسەر مێزی گفتوگۆ بۆ کاراکردنەوەی پەرلەمان پشت لە سکرتێرەکەی خۆیەکە و وازی لێ ئێنێ یان ئەمە تازە بە جۆرێک لە جۆرەکان هەرچەنە بەکاتیوە بەڵام بەشەکە لە ئیستحقاق و پێویستە بە جۆرێکی تر ئەم پۆستە تەسلیم زانی کاکدانا کۆمەڵی ئیسلامی قوربانی بە هەموو پۆستەکانی داوە لە پێناو خواستە شەرعی و ئەساسیەکانی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی هەموو ئەو پۆستانەی هێتی بە سکرتێری پەرلەمان بە پەرلەمانتارەکانی بە وەزیرەکانی لێرە لە بەغدا لە پشت ئەو قەزیانەوە بوون بە دەستێکی ئەمین و ئازا و بوێر بوون بە ئەوەی کە فعلن لە پارێزەری ئەو بەرنامە ئینتیخابیە بوون کە کۆمەڵ بەرزی کردەوە و پارێزەری ئەو خواستە شەرعیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون ئەوە من نایڵێم من تەنها قسەی هاوڵاتیان نەقلەکەم و خەڵک و شەقام و هاوڵاتیانن ئەو شایەتیە بۆ کۆمەڵی ئیسلامی دەن کۆمەڵی ئیسلامیش ناوەندی سیاسی بڕیاردانی لە سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی بە هەموو هێزیەوە لە پشتی فراکسیۆن و پەرلەمانتارەکانیەوە بووە و بە تاکید سکرتێری پەرلەمانیش و فراکسیۆنەکەشی و ئەوەی کە لە ڕابردوودا کردوێتی هەنگاوێک بووە لە ڕێی ئەو هەنگاوە ئاسایی و یاسایی و شەرعیانەی کە ئەبوو بندرێت لە هەرێمی کوردستان نا کۆمەڵی ئیسلامی ڕابردووی 2 ساڵی ڕابردووی لەسەر مێزی گفتوگۆ لە حیوار و گفتوگۆکانی یەک بڕگەشی نییە لە خواستە حەقیقیەکانی خواستی شەقام و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هات بێتە خوار و کۆمەڵ هیچ خواستێکی بۆ خۆی نییە بە پێچەوانەوە قوربانی بە خواستەکانی خۆی داوە ئێمە ئەوەی ڕابردوو قەناعەتمان بۆ بۆی ئەوەی ڕابردوو ئەمێنێتەوە لەسەر ئەوەی ڕابردوو ئێمە بەردەوامە بین بەڕاستی و هەرێمی کوردستان دۆخێکی خراپی حکومڕانی هەیە گەندەڵیەکی قوڵ هەیە
قەیرانێکی دارایی سەخت هەیە ئەم قەیرانە داراییە هەمووی ڕاستی نییە هەمووی حەقیقەت نییە بەشی گەورەی ئەو قەیرانە هۆکارەکەی ئەو دزیە گەورەیە کە لە داهاتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کرێ هۆکارەکەی ئەو ناشەفافیەتە گەورەیە کە لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان هەیە هۆکارەکەی ئەو نادادگەریە گەورەیە کە لە تەوزیعی سەروە و سامانی ئەم وڵاتەدا ئەکرێت لە هەرێمی کوردستان کۆمەڵ ئیسلامی خواستەکانی داواکانی لە پێناوی جێڕانەوەی ئەم مافەیە بۆ خاوەنە ڕاستەقینەکەی کە گەل و هاوڵاتیانن کۆمەڵی ئیسلامی خوازیاری ئەوەیە کە دامەزراوە ئەساسیەکان مؤسسە شەرعیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان ببینن پەرلەمانی کوردستان مؤسسەیەکی شەرعی یاساییە ڕۆڵی خۆی ببینێ ئەو وەزیفەی کە پەرلەمان هەیەی بە پێی پەیڕەوی ناوخۆ پێی هەڵسێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی ببینێ حزب ڕۆڵی خۆی ببینێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵی خۆیان ببینن حزب نەبێتە بەدیلی هەموو دامەزراوەکانی تری هەرێمی کوردستان و حزب بینە قاقای دامەزراوەکانی تر نەگری لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆی حزب احتیکاری هەموو جمگەکانی حکومڕانی نەکەوە نەتیجە هەر حزبیش لە هەرێمی کوردستان احتیکاری هەموو سەروەت و سامانی نیشتیمانی نەکە ئەمە خواسی ڕاستەقینەی کۆمەڵ بۆ کاکدانە حەقیقەت و ئەمەمان لەسەر مێزی گفتوگۆ گوتووە بە تەکید ئەوە شەڵینەوە لە داهاتوودا و پێشمان وایە غەیری ئەمە ڕێگایەکی ترمان نییە بمانگەێنێتە حکومڕانیەکی تەندروست کە نەتیجە هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانە بە دەستەڵاتەکەیان بکەن و لە ژێر سایشیدا ئیسراحەت بکەن و بحەوێنەوە مامۆستا ڕێبوار ئەوەی سەرنجی بەشێک لە لایەنە سیاسیەکان و تەنانەت شەقامیشی بەلای خۆیان ڕاکێشاوە ئەوەیە کە ئەوەی ئێستا وتت کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای کێشەکانەوە تا ئێستا یەک قسەی هەیە حەزەکەم زانم ئەمە عینادی سیاسی ئێوەی کەن یان نەخێر ئێوە هەر ڕۆژەی هەڵوێسێک و قسێک ناکەن و لەسەر مەبادیەکانی خۆتان سوورن ئێوە زانی کاکدانا یعنی خۆ ئەبێت چی بگۆڕین ئێمە ینی مەسەلەن ئێمە لە هەرێمی کوردستان لە پرۆسەی سیاسی ڕێک نەکەوتوین پەرلەمانێکمان هەبێ ڕێک نەکەوتوین ئەم پەرلەمانە ڕۆڵی خۆی ببینێ لە هەرێمی کوردستان ئەکرێتەوە پاشگەز ببیەوە لەوەی پەرلەمان ڕۆڵی خۆی نەبینێ ئێمە ڕێک نەکەوتوین سیستەمێکی حکومڕانی تەندروستمان هەبێت لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم حیزبانەی هەرێمی کوردستان بە سیستەمێکی حکومڕانی تەندروست لەسەر بنەمای شەفافیت دژی گەندەڵی چاکسازی ڕاستەقینە شەراکەتی حەقیقی ئەمانە بەڵێنی ئەم حیزبانە نەبوونە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 21 نۆی نزیکی 4 ساڵ بەر لە ئێستا کە ئێمە نزیکە بینەوە جارێککە لەم 29 ئێمە بەم بەڵێنانەوە نەچوینە بەردەمی هاوڵاتیانی خۆمان هاوڵاتیان بەم بەڵێنانەوە نەهاتنە سەر سندوقەکانی دەنگدان ئێستا ئەو حیزبانەی پاشگەز بوونەتەوە لەم خواستانە ئەبێ ئەوان وەڵامی خەڵک بدەنەوە خۆ نابێ ئێمە پاشگەز بینەوە لەوەی کە کاکە نا لە پێناوی لە چی پاشگەز بینەوە ئەبێ لەوە پاشگەز بینەوە کە ئێمە سیستەمێکی حکومڕانی تەندروستمان نەبێ ئەبێ لەوە پاشگەز بینەوە کاکە لە هەرێمی کوردستان گەندەڵی ئیتر تەواو کۆتایی هاتووە چاکسازی ناکرێت ئێمەش ئەبێ لەوەش پاشگەز بینەوە ئەگەر ئیرادەیەکمان ماوە بە دەنگێکی دلێر ئەو دەنگەش نەمێنێ یعنی ناکری ئێمە لەوانە پاشگەز بینەوە بە برەوە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان حەقیقەت ناونانی بە عینادی سیاسی هەڵەیە ئەمە ئیسرار و سووربوونە لەسەر ئەوەی کە ئەبێ هێزی سیاسی سوور بێت تا ئەو کاتەی ئەگاتە سیستەمێکی حکومڕانی تەندروست تا ئەو کاتەی دامەزراوەکان ڕۆڵی خۆیان نەبینن تا ئەو کاتەی هاوڵاتی لە حکومڕانیدا ئەبێتە سنتەر و خزمەتگوزاری هاوڵاتیان ئەبێتە ململانی ڕاستەقینە لە بینی هێز و لایەنە سیاسی هەر لەم پرسەیە ینی کۆمەڵی ئیسلامی بەتایبەت لە پەرلەمانی کوردستان بە 6 پەرلەمانتار و فراکسیۆنەکەی لە 6 پەرلەمانتار پێگاتوە لە کۆی 111 بەڵام وەک ئاماژەی پێدرێ هەڵوێستەکانی قسەکانی مووقیفەکانی هەم هی ئەمیرەکەی هەمی ئەنجومەنی سیاسی هەم تێک ڕای حیزبەکە لە هەموو جونگەکانە زۆر لە ژماری نوێنەرایەتیەکانی زیاترە ئەمە لە چیوە هاتووە مامۆستا ڕێبوار یعنی ئێمە لە بیرمان بێت تەبان پەرلەمان بۆ پەرلەمانتار متمانە لە هاوڵاتیەوە وەرەگرێت لای ئێمەوە کۆمەڵی ئیسلامی ئەم پەرلەمانتارانە جارێ ویژدانی خۆیان یەک پاشان ئەو هێزش کە دەعمیانەکە و پشتیوانیە بێ ئێمە حقیقت پێمان وابووە وەکو زۆر جار تەمەن لەسەر زمانی هەم بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و هەم ئێمە لە خیتابی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئەومان ڕوون کردوتەوە کە ئێمە بۆ زۆرێک لە کاروبارە پەرلەمانی و ئەینەکان ئێمە فراکسیۆنەکانمان دەستکراوە کردو و ئەوان ئازادن لەوەی کە نوێنەرایەتی ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن ئێمە پێم وایە بەشێکی ئەوە لە دەستکراوەیەوە دێ بەشێکی کەشی لەوە دێ کە کۆمەڵی ئیسلامی هیچ بەرژەوەندێکی ناشەرعینی بیدۆڕێنێ لە هەرێمی کوردستان و ناترسێ لەوەی کە هیچ مەلەفێکی نییە لی بترسێ کە هەڵ بدرێتەوە کۆمەڵ هێزێکە ئەوەی هەیەی لەسەر مێزی گفتوگۆکان لێرە ئەوەی هەیەی لە بەرچاوی هاوڵاتیانە و پەرلەمانتارەکانیشی بەم
پاشخانەی کە ئەیبینن لە کۆمەڵی ئیسلامی و لە حیزبەکەی خۆیان و ئازانە هەنگاونێن ئەوە شوای کردووە کە فعلەن ینی حەجم و دەنجی دلێری ئەوان گەورەتر لەو حەجمە دەرکەوێت کە وەکو ژمارە ئێمە لە پەرلەمانی کوردستان وێ بە لە بیریشمان بە حەقیقەت ینی زۆرجار پەرلەمانتار و هەموو نوێنەرەکانی کە من پێم وایە ئەمە خاڵێکی شانازی گەورەیە کە ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئەتوانی شانازی پێوە بکەین ئێمە نەک پەرلەمانتار و وەزیر و ئەمانمان وەکو زۆرجار و تومانە یعنی دەنجیان دلێرە لە بەرەوەی دەستیان لە گەندەڵی لە قوتی هاوڵاتیان لەوانەدانی بگرە خاوەنی ئەوم و چێش نین کە خۆیان وەریەگرم ینی جەنابەت بە خۆت دەزانی خۆت بەرنامەی خزمەتت پێشکەش کرد بۆ ماوەیەکی دوور و درێژ وە مقابلت لەگەڵ تێکڕای پەرلەمانتار و وەزیر و هەتا مدیر ناحیەکانی کۆمەڵی ئیسلامی کرد و من خۆم ینی متابعی بەرنامەکانتم کرد ئەو کات ئەزانی زۆربەی زۆریدانیان بۆ دانا کە کۆمەڵ بەڵێ دەستی کردوونەوە و کۆمەڵ بە قووەتەوە لە پشتیانە بەڵام ئەوانیش بەشێکی گەورەی ئەو موچەی خوانە جێڕنەوە بۆ کۆمەڵی ئیسلامی من پێم وایە کۆمەڵە ئەساسەی دای ڕشتووە ئەساسێک وەتەیدا سەرکەوتووە وەلەو بە شەش کە چۆتە ناو ینی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لانی کەمیانی سەری بەرزە بۆی کە بە نوێنەرەکانی بەدەستی پاکەوە لە پرۆسی سیاسی بەشدارەوە دەستیشی نەچۆتە ینی لە هیچێکی لەو مەلەفانن یەکەمای شەرمەزاری بێ بەرامبەر بگەلەکەی بەڵام لەسەر ئەم هەڵوێستانش جگەل لەو قەیرانە ئامەدارەی هەیە کۆمەڵی ئیسلامی باجی زیاتر داوە لە ڕووی حیزبی و ئەندامان و دەستگاکانی خۆیەوە وایەوە طبعاً ینی دوو جانبە پێم خۆشە لێرە ئەو بڵم یەکەمە هەڵەیەک کە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە هەڵەیەکی گەورەیە هێزی سیاسی مافی خۆیەتی هەڵوێستی هەرچۆنێ بێ هێزی سیاسی ئاساییە طبعاً هەڵوێستی سیاسی بە هەر جۆرە بێ ئەمە هەرێمی کوردستانە کە سیستەمی حکومڕانیەکەی ناتەندروستە کە حزب حزبێک یا دوو حزب دەستی بەسەر هەموو شتێکدا کردو لە هەرێمی کوردستان هەمووای کردوکە و حیزبانە زۆر جارەگەر هەیە هەڵوێستی لایەنێکی سیاسی دیاریکراوی بەدڵ نەبێ یا لەگەڵ هەڵوێستەکانی ئەو نەبێ بە نەیاری خۆی ئەزانێ و ناڵێمە هەڵوێستی سیاسی لە من جیاوازە بە نەیاری خۆی ئەزانێ کەمە هەڵەیەکی گەورەیە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە دوو بەو جومگانەی کە ئەو لە دەستەڵاتێتی عقوبەی سیاسی و مالی ئەو حزبە ئەدا ئەوە ینی ڕاستی بەجارێکی کە ئیڵە غەڵەتێکی قاتیل و کوشندەیە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە وەمە پێچوانی ئەو فرەیەیە کە ئیدعاکرێت لە هەرێمی کوردستان دووەمیشی من بڵێ دان بۆ دانەوەی کە جەناب تەڵێ حەقیقەتەکەی وایە کۆمەڵ بڵێ باجی داوە باجی بە ئەندامانی داوە بەگرتنی ئەندامانی داوە بەڵام ینی سەربەرزانە ئێمەوانەوە تێپەڕاندووە و لانی کەم هەموو هێزوو لایەنە سیاسیەکان ئێستا حقیقت کۆمەڵی ئیسلامیان وان ناسیوە کە هێزێکی ڕاستگوۆیە و ڕاستگووە و سەریح و شەفاف مامەڵەکە و ئازایانش مووقفی خۆی ئەڵێ ئەمەش بەڕاستی وای کردو ئێمە هەم ئەو هێزانەمان کە ئێستا هاو هەڵوێست نین لەگەڵیان لانی کەم متمانەیان بە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە و ئەوانشمان بەڕاستی کە هاو هەڵوێستین لەگەڵیان ئەزانن کۆمەڵی ئیسلامی هێزێکە تاسەر لەسەر ئەو بەڵێنانەی خۆی ئەمێنێتەوە لە هەمووشی گەورەتر بۆ ئێمە حقیقت ئەوەیە کە ئێمە سەرمان بەرزە بۆی کە ڕاستگۆین لەگەڵ بەڵێنەکانمان لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی و قیادەی سیاسی کۆمەڵی ئیسلامیش حقیقت سەریشی بەرزە بۆی کە ئەو مووقفانەی کە هەیەی لە قوڵایی قەناعەتی ئەندامانی خۆیەوە سەرچاوی گرتووە تا ئێستش لەسەر ئەو قسەیە بەردەوامن کە لەسەر زاری بەڕێز مامۆستا عەلی باپیرەوە وترا کە کۆمەڵی ئیسلامی لەو معدەنە نییە ئەگەر زەختی لێ بکرێ نەرم ببێتەوە و ملکەچکە بەڵکو لەو معدەنەیە کە تا زەختی لێ بکرێ زیاتر تونند و تۆڵە بێت کۆمەڵ ئێستا هەر لەو معدەنەیە کە لەسەری ڕێکەوتون و لەسەری ڕاهاتون من پێم وایە تەمەن ئەوە ینی ئەو قسەی جەنابی مامۆستاش بەرەنجامی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی ئیسلامی خاوەن ئەو قەناعەتەیە کە فعلەن کۆمەڵ ئەو شتانەی کە قەناعەتی پێێتی وەکو پرەنسیپ و مەبادئ مامەڵی لەگەڵەکە بۆیە لەو پێناوەدا ئامادەی قوربانیدانە و هەر هێزێکیش ئامادەی قوربانیدان بێ بە تەئکید ینی ناچەمێتەوە لە بەرامبەر توندی و زبری بەرامبەرەکانی بینە سەر بابەتی تر مامۆستا ڕێبوار پرسی ڕیفراندۆم کە زۆر قسە و باسی لێوە کرێ و خەڵک و دەستگاکان و لایەنەکانیشی پێوە مەشغوڵ کراوە بڕیار بوو کۆمیتەیەک دروست بکرێ کۆمیتەیەکی حەوت کەسی لە لایەنە سیاسیەکان بەپێی زانیاریەکان تا ئێستا کۆمەڵی ئیسلامی ناوی خۆی بۆ ئەو کۆمیتەیە دەستنیشان نەکردو و نەیناردووە هۆکار چییە ئێوە بڕاتان بە ڕیفراندۆم و پرسی دەوڵەتی سربەخۆی کوردی نیە لە کاتێکدا ئێوە بە پرۆژە ڕاتانگەیانوە یان ئێوە پێتان وایە بەم شێوازە و بەم میکانیزمە ڕیفراندۆم ناکرێت جارە ئێمە ینی حقیقت
مەسلەی ریفراندۆم بە مافێکی مەشروعی گەلەکەی خۆمان نەزانین ئێمە ئەو ڕۆژەی کە وەفدی تەیاری سەدری کە لە هەرێمی کوردستان بوون و سەردانی هەر پێنج هێز و لایەنە سیاسیەکەیان کردوێمەوە کۆمەڵی ئیسلامی دووەهەمین هێز بوون کە سەردانیان کردی لە بارگەی ئەنجومەنی سیاسی و دوای ئێمەش گەڕانەوە بۆ بەغدا ئێمە لەوێ بە ڕاشکاوی بە تەیاری سەدریمان و وتمان ئێمە حقیقت ینی گلەیمان هەیە لێتان لەوەی کە بەڕێز عەمار حەکیم و توێتی ئەگەر کورد دەوڵەت ئیعلان کات تەنها ئیسرائیل ئاماژ اعتراف بە دەوڵەتی کوردیەکە ئەمە هەم لێ دوانێکی مەترسیدارە و هەم هەڵەیە و هەمیش بەڕاستی ئەوە نابێ قبولکەن کورد وا ئیتیهام بکرێکە و تەنها ئیسرائیل لە پشتیوانی کوردەکە مەسەلەی کورد و مافەنەتەوەیەکانی گەلی کورد مافێکی مەشروعن و ئێوە ئەبێ وەکو موسڵماندان بەوە بنێن کە کورد مافی خۆیەتی لەسەر ئەرز و ئاو و خاکی خۆی دەوڵەتی خۆی هەبێ و ئێمە کۆمەڵی ئیسلامی تێڕوانینمان وایە کە ئێمە خۆمان بڕیارماندا لە دوای 2003 لە عێراقێکی ئیتیحادی فیدراڵی بمێنینەوە و ئەو خۆشمانی جارێکی کە هەر کاتێ بمانەوە بڕیاردەین جیا ببینەوە ئەمە بە بڕوای ئێمە کۆمەڵی ئیسلامی شوێنی بڕیاردان لەم پرسە هەرێمی کوردستانە ناو هەرێمی کوردستانە بەڵێ کاکدانە ئەمە لای ئێمە قەناعەتە و باوەڕی 100% پێێتی و کۆمەڵی ئیسلامی مەسلەی دەوڵەتی کوردی استراتیژیەتی و بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی من ینی پێم خۆشە تەمان هەموو ئەوانەی پرسیاریان لەسەرەوەیە بگەڕێنەوە بۆ ئەدەبیاتی کۆمەڵی ئیسلامی و سەرکردەکانی لە هەشتاکانی سەدەی ڕابردوو ئەو کاتێک کە بە کتێبی سۆزینەتەوایەتی و بەو ئەدەبیاتە ئیسلامی کە خەباتی شاخی کۆمەڵی ئیسلامی دەستی پێ کردووە لەو قۆناغەدا ئەو کات کۆمەڵی ئیسلامی باوەڕی بۆ کە کورد حەقی دەوڵەتی هەیە لەو قۆناغدا بەڵێ مەلا ئێمە استراتیژە مەسەلەی ریفراندۆم ئێمە باوەڕمان وایە ریفراندۆم قەزیەیەکە یەک ئەبێ لە پێناوی سربەخۆی بێ نابێت کارتی فشار بێ بەکار بێت وەکو کارتی ئەبێ لە پێناوی سربەخۆی بێ ئاماستەیدا سربەخۆیە لێرە زۆرێک لە لایەنە سیاسەکان تەنانەت ئەمڕۆ ئەندامێکی مەکتەبی سیاسیەکی لە لایەنە سیاسەکان پێنج لایەنە سیاسەکە دەڵێت مەرج نییە ئێمە ڕێفراندۆم بکەین بۆ جیاوون ئەم قسەیە چی باسەکرا ئەی بۆچیەکەی ئەبێ پرسیار لەو هێزانە بکەین لە کاتێکدا ئێمە ئامانجی ینی هەنگاوی فعلی بۆ سربەخۆینانەی لە پێناویدا ڕیفراندۆمە ئێمە لەو ئێمە ڕیفراندۆمی ترمان هەیە خۆتەزانی لە هەڵبژاردنەکانی 2005 ڕیفراندۆم کرا و ڕێژەیەک یەکجار زۆر دەنگی بەدەستێنا و ئەو کاتە خەڵک زۆر بە حەماست بوو ئێبات بە هەر پشت بۆ ڕیفراندۆمە بەستی نا ڕیفراندۆم لای ئێمەوە کۆمەڵی ئیسلامی ئەبێ لە پێناوی سربەخۆی بێت یەک دوو ئەبێ ئەم هەنگاوە یەک بە ئاشتەوای سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێ بکە مەبەستمان ئەوەی ئێمە ئەبێ هێزە سیاسیەکان ئاژ ببنەوە ئەبێ پەرلەمانی کوردستان ڕێگایەکی تری ئەم ئاژبوونەوەیە ئەبێ کۆدەنجی سیاسی بگەڕێتەوە هەرێمی کوردستان ئەبێ یەک هەڵوێست بین و ئەمە کەمترین قوربانیدانە لە پێناو ئامانجێکی تەنانەت لە کۆمەڵەکانە بارسی بودجە و ینی دەرەتانی خەڵکیشتان کرد من پرسیارەکەم ئەگەر ئێمە ینی یەکێک تو من وەکو هاوڵاتیە قساکەم من گومانم هەیە لەسەر بەخۆی و ڕیفراندۆمێک کە ئەوانەی بانگەشەی بۆ ئەکەن هەنگاوێکی ئاسایی و سادە نەنێن کە بە یەک بڕیاری ئەوان پەرلەمانی کوردستان کارە ئەبێتەوە یەکی ئەم ئامانجە گەورەی لە بەردەم بێ و بیە فعلەن دەوڵەتی کوردی دروستکە و فعلەن بگاتە سەر بەخۆی ئەبێ ئامادە بێ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانی لەگەڵ بێ ئەو هێزانەی لە ئێستادا ئەگەر حسابیان بکەی خاوەنی ڕێژەی سەدا چەندی دەنگی هەوڵاتیانی هەرێمی کوردستانە خۆ من پێشتر ئاماژەم بۆ کرد ئەگەر ریفراندۆم لە 160 و 70 ئەمانە بێنێ زیاد لە نیشانێکی پرسیاری لەسەر دروستە بێ کەواتای بێمە هەنگاو بنین بۆ ریفراندۆمێک کە لە سەروی 95 بەرەو سەر بێنێ ئەم ریفراندۆمە پێویستی بە کۆدەنجی سیاسی نییە پێویستی بە کۆدەنجی نیشتیمانی نییە پێویستی بە ئەو ئاشتەوایە نییە کە ئەمانە لە خۆگرێ ئەمە لای ئێمە هەنگاوی یەکەمە ئەم ئاشتەوایە سیاسی بەرپا بێ و فعلەن هێز و لایەنە سیاسیەکان ڕێک بکەون لەسەر میکانیزمی ریفراندۆم ئەو کات ئێمە ئەگەر هێزە سیاسیەکان بە کاراکردنەوەی پەرلەمان ڕێککەوتن لەسەر ئەم کۆمیتەیە کۆمەڵ دوو دڵ نییە لە ناردنی نوێنەرەکەی ئێمە ئێستا کە لەسەر ڕاستە تا ئێستا نوێنەرمان نەناردووە و نوێنەرمان دیاری نەکردو چونکە ئێمە لەسەر میکانیزمەکانی ملاحەزەی جدیمان هەیە و پێشمان وایە پەرلەم ئەم ریفراندۆمە لە پێناوی ریفراندۆمێکی سەرکەوتوو لە پێناوی ریفراندۆمێک کە ئەمانگەێنێتە سەر بەخۆی ئەم ریفراندۆمە ئەبێ بەهێزەوە بەقووەتەوە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە پشتی بن ئەمەش پێویستی بەم ئاشتەوایە بەم کۆدەنجێ بەم پەرلەمانەیە بەڕێکخستنەوەی نێوماڵی خۆمانە قوتی خەڵک لەکوێ ئەم پرسیایە قوتی خەڵک بەشێکی هەرە گرنگ و جەوهەری ئەو قەزیەیە خۆ من کاڵم کۆدەنجی سیاسی و نیشتیمانی و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کەواتە ئێمە ڕێکەکەوین کە تەجاوزی گرفتە سیاسیەکانمان بکەین ئەو کاتێک کە تەجاوزی گرفتە سیاسیەکانمانەکەین ئەبێ ئاوڕی یەکەمی
ئەم هێزە سیاسیانە و حکومڕانەکانی بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابێ ئەبێ ئەو خۆبەشی گەورەی ئەو ململانیانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر قسە لەسەر گەندەڵی نەبووە ئەگەر قسە لەسەر چاکسازی نەبووە ئەگەر قسە لەسەر ئەوە نەبووە کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان خۆم کێشانە نابوون خۆ ئێستا ئەو لەکترازانە سیاسیە نابوو لەبەرەوە نا ئەو خواستانە لە شوێنی خۆیەتی وەک خۆی ماوەتەوە بێ ئاوری جددی لەو قەزیە بدرێتەوە زۆر باشە ئەوەی بازەکرێ کە بەرەو هەڵبژاردن بچین ئێمە چه هەڵبژاردننی نێوخۆی لە هەرێمی کوردستان چه هەڵبژاردنەکانی کە لە عێراق ئەکرێت کۆمەڵی ئیسلامی خوێندنەوەی چییە قیرائی چییە بۆ هەڵبژاردنەکان ئایا هەڵبژاردنەکان بەڵێ ئەزانین کە لە کۆتا کۆبوونی سەرکردایەتی ئاماژەتان بۆ کرد کە دەبێت لە کاتی خۆیان بکرێت بەس بە پێی بۆچوونی ئێوە بە خوێندنەوەی واقع بە بینینی وێنەکە لە بەرچاوی ئێوەی سیاسەکان فعلەن هەڵبژاردن ئەکرێت یان نا ئێمە پێمان وایە ئێمە بە دیلمان بۆ هەڵبژاردنیە لە هەرێمی کوردستان ینی هەڵبژاردن ئەو ڕێگایە کە هاوڵاتی ئەبێ بدرن بە نەتیجە ئیرادەی خۆی فەرزکە بەسەر سیاسیەکانی وڵاتەکەیدا و ئەبێ هاوڵاتی لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ماندوو نەبێت تا ئەو کاتەی ئەو هێزانەی کە احتیکارەکەن کە ناشەفافن کە گەندەڵیەکەن کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەم دەردابن کە ئێستا هەیە ئەبێ هاوڵاتی بگاتە ئەو قەنەعەتەی کە ئەبێ ئیرادەی ئەو بە نەتیجە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە زاڵ بێ بە ئیراد بەسەر ئیرادەی هەموو ئەو هێزە ساسیانەی کە ڕێز لە ئیرادەی هاوڵاتی ناگرن کە ڕێز لە ئیرادەی هاونیشتیمانیان ناگرن کە بگرە بە پێچەوانەوەکو زۆر جا لە ڕابردوو دێن ئیرادەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆیان نەکڕن ئیرادەکەیان تەزویرەکەن ئەم هێزە ئەبێ فعلەن هەڵبژاردن بەم ئیرادەیە و بەڕای ئێمە هاوڵاتی بۆی بچێ ئێمە لە هەرێمی کوردستان ڕێگای ململانەکەمان ڕێگای هەڵبژاردنە وەکو هێزی سیاسی و ئەو هێزە سیاسیان ئێمە بەو ڕێگای ململانەیەکەین تا ئەو کاتێک کە ئەگەینە سیستەمێکی حکومڕانی تەندروست کاکدانە بۆیە لای ئێمە بەدیلی هەڵبژاردن نییە وەک کۆمەڵی ئیسلامی ئەزانین ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیگەرانن ئەزانین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێموتمانن ئاگاتان لەو داتانەیە ئەزانین کە فعلەن خەڵک بەڵێ ڕێژەکانی بایۆمەتری لە هەرێمی کوردستان زۆر نزمن لە پارێزگای سلێمانی لە هەولێر لە دوهۆک لەو پارێزگایانە حقیقت یعنی ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە ئاستێکی زۆر نزمدا هۆکارەکەی وێ هاوڵاتی ماندووە هۆکارەکەی و هاوڵاتیان بێموتمانن بەڵام بەدیلی هەڵبژاردنمان نییە ئێمە لە بیرمان بێ هەموو ئەو وڵاتانەی کە دووریان نزیک لە ئێمە ئەوانە سەرکەوتوو بوون کە ماندوو نەبوون لە سندوقەکانی دەنگدان ئەوانە سەرکەوتوو بوون کە بە نەتیجە حکومڕانەکانیان ملیاندا بۆ سندوقەکانی دەنگدان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەو چاوە ئەڕوانینە هەڵبژاردن چکە تۆ پرسیارەکە تۆ بوو ئێوە چۆن ڕوانە هەڵبژاردن لای ئێمە هەڵبژاردن ئاوایە و ئێمە لەگەڵەوە ئینجارێک هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئیشرافی بکە و بەو ئومێدەین کە فعلەن ئیرادەیەکی جددی هەبێ بۆ هەڵبژاردنێکی نەزیه پاک بێگرد و ئەم متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕێز لێ گیرا و بێوە جارێکیکە بە منەچێکە بەڕاستی ئەمجارە لە پەرلەمانی کوردستان پێیگەیشتی بەشێکی وەڵامی پرسیارەکەم دەستکەوت کە ئومێدەکان بوو کە کۆمەڵی ئیسلامی ئاوا لە هەڵبژاردن نەڕوانە بەشەکەی ترم دەست نەکەوت یان ناتەوێت بڵێ کۆمەڵ پێی وایە فعلەن هەڵبژاردن نەکریانە ئەمەش کارتێکی ترە فڕەدراوە پرسیارێکی جوانە تەبا من عەرزت کەم کاکدانە یعنی یەکەم هەڵبژاردن من کاڵم بە دیلمان نییە بۆ هەڵبژاردن یعنی ئەبێ لە کاتی خۆیدا بکرێ ئەبێ لە کاتی خۆیدا بکرێ من تەمەنا ئەەکەم ینی کارت نەبێ چونکە حقیقت پەکخستنی ینی دواخستنی هەڵبژاردن و نەکردنی لە بەرژەوەندی هیچ هێزێکی سیاسی لە بەرژەوەندی هیچ بە تایبەت لە بەرژەوەندی ئەوانەشنی کە ئێستا حکومڕانن بۆ معلوماتت چونکە ئێستا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ینی ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان مەشلولە و ڕۆڵی خۆی نبینێ خۆتزانی تەبن بەشێ لە وەزیرەکان لە ماڵەوەن بەشێ لە هێزەکان زیاد لە پرسیارێک و ملاحەزەیەکیان لەسەر ئەم حکوومەتە هەیە و دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان باسمان کرد هەزناکی دەسەڵاتداران ئەمەیان پێ باشترە ئەو نییە زۆربەی زۆری کارەکانیان لە کایەکی سیاسیا بەڕێکن کە پەرلەمانیتیانە بەتەکید وایە تەمان بەتەکید ئەوەی غیابی پەرلەمان لە بەرژەوەندی بەشێچێتی بەڵام لە بەرژەوەندی ئەوانەش نییە کە پاک و بێگردی لە پرۆسی حکومڕانیدان لە هەرێمی کوردستان و لە بیریشمان بێت تەبان هەموو ئەو هێزانش کاگەر بیانەوێ هەڵبژاردن دواخەنی هەڵبژاردن نەکرێت ئەوە تەبان خۆتەزانی ئەمڕۆیمە لە هەرێمی کوردستان لە جیهانێکی کراوەدا ئەژین لە جیهانێکدا ئەژین کە پایتەختی هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرچاو لە قونسوڵیەکانی لێ بەغدا بەم هەموو کەم و کوڕی و بەم هەموو هینانەی پەرلەمان ڕۆڵی خۆی بینێ پەرلەمان بتوانە لە وەزیر وەرەگرێتەوە پەرلەمان
مە بەغدایە لە پاڵ ئێمە کەواتە ئێمە ئێستا زیاد لە پرسیارێک لەسەرم ئەزمموی هەرێمی کوردستان هەیە ئەوەی کە قەرار بوو ببێتە نمون ببێتە قدوەی حەسەنە بۆ بەغدا ببێتە سەرمەشقێکی چاک بۆ بەغدا ئێستا پێم وایە بۆتە سەرمەشقێکی زۆر خراپ ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان نە لەبەرەوە من قەناعەتم لە بەرژەوەندی هیچ هێزێک نییە و ئێمە وەکو خۆمان لانیکەم و کۆمەڵ قساکەین ئێمە تەمەناکەین بکرێ و ئێمە پێشمان وایە لە کاتی خۆی بکرێ مەش ئامادەین ویستم بۆ بڵم بۆ ئەم تەمەنایە و کە دەڵێن پێویستە بکرێت و زۆر بەجددی باسی لەکەن وەگە ئاماژەم بکرد لە کۆتا کۆبوونی سەرکردایەتیش یەکێک بوو لە خاڵەکان و لە بەلاغی کۆتایەت و جەختی لە سەکراوەتەوە کەواتە کۆمەڵی ئیسلامی خۆی ئامادە کردو بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن بڵێ ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردنەکانی داهاتووە گفت و گۆشمان کردووە وەکو باسیشم کرد ینی هەڵبژاردن لە هەموو حاڵەتێکدا لای ئێمە تاکە بەدیلە و بەدیلی تری نییە وەکو مەبدە ئێمە لەگەڵەوەی دەوادی خۆیدا بکرێ و ئێمە ئامادەکاریەکانی هەڵبژاردنیشمان دەست پێ کردو زۆر باشە لە ماوەی ڕابردووە دیدارێکرا دیداری نێوان لایەنە ئیسلامیەکان و کەسایەتەکان و ڕێکخراوەکان ماوەیە کە هیچ هەواڵێک هیچ قسەیەکی نوێ لەو بارەیەوە نییە دەمەوێت بزانم لە زاری ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی ئەم پرسە بچووە گەیشتووە لێک نزیبوونی لایەنە ئیسلامیەکان بەچووکەشوە لە کاتێکدا با زۆر بەڕاشکایی بپرسم ئێوە لەگەڵ ئەم دوو لایەنەی ترە مادەم دەتانەوە لێک نزیک بوونەوە هیچ نابێ سەرەتا لە تێڕوانینتان بۆ بابەتەکان بێ ئەگەر بێت ئەوان بۆ کۆمیتی ڕێفراندۆم ئەندام دیاریکەنیان شێوازی بیرکردنەوەی ئەوان جیاواز بێ لە ئێوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان تەسیرەکە لەسەر لێک نزیک بوونەوەتان لەگەڵیان ئێمە تەبەن جارە دیدارە ئیسلامیەکە کە کراوە هیچ ساردبوونەوەیەک نییە حەقیقەت و ئەمە دوای دیدارەکەش کۆبوونەوەی ئاسایی لیژنەی کارجێڕی دەستەی باڵای کاری هاوبەشمان کردووە و هەموو ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە دیدارەکە ئێمە تەواوی ڕاستپاردەکانی ئەوانمان ڕێک خستووە تەنزیممان کردووە و ئامادەیە بۆ کۆبوونەوەی داهاتووی دەستەی باڵای کاری هاوبەش کە ئەوان تەبەن دەستەی باڵای کاری هاوبەش تەواوی ڕاستپاردەکانی دیدارەکەی خرێتە بەردەست و گفتوگۆیەکە و ئەوێ مەرجعی پەسەندکردنی ڕاستپاردەکانی دیدارەکەی بەنسبەت تەبەن هەڵوێستە هینەکانمان ئێمە لیژنەی باڵای کاری هاوبەشە کە هەیە لە نێوان ئیسلامیەکانی کوردستان ئێمە ویستمانە بناغەیەکی پتەوی هەبێ ئەوان بناغە پتەوە لەوە دەست پێ بکەین کە دیدی هاوبەشمان بۆ قەزیەکان بۆ بابەتەکان خۆتەزانی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان ئێمە زیاد لە پرسێکی هاوبەشمان هەیە حقیقەت ئێمە کۆمەڵ ئیسلامی ئاوا ئەڕوانین وێمە پێمان وایە بوارەکانی کاری هاوبەشمان زۆرن کاکدانا ئەکرێ لەسەر ئەم بوارانەی کاری هاوبەش وەک کۆمەڵ دەرگاکان بکەینەوە و ئامادەشین و ئەمێنێتەوە تەمەن حقیقەت ینی ئەمە شتێکی زۆر ڕوونە مەسەلەی هەڵوێستی سیاسی جیای لایەنەکە ئێمە هەڵوێستی سیاسیمان تەمەن کە تا ئێستا جیاوازە لە یەکتری بڕگەیەکی ئەساسی ئەم گفتوگویانەی ئێمە هەمیشە و کار لەسەرەوەکەین هەڵوێستی سیاسیمان وەک یەک بێ و لە پرسە سیاسیەکاندا هاو هەڵوێست بین تا ئێستا ئەمە تەمە ڕەنگە لە ئەرزی واقعدا ئێستا بینەری ئەم بەرنامەیە بڵێ نەبیندراوە لە ئەرزی واقعدا حقیقەت ئەو ڕەنگەیەکێ بێ لە لەوانەی کە زۆر جار تەمەن ڕێگریشی دروستکرد بێ لەوەی کە هەنگاوەکان زۆر بە گەورە بەرەو پێش بچن بەسێمەوە کۆمەڵی ئیسلامی بە ئیرادەوە هەنگاوەنین و تەفەهمی ئەوە شەکەین و پێشمان وایە تەمەنیانی کار لەسەرەوەکەین وردەوردە بتوانین ینی لە بۆ هەڵوێستە سیاسیەکان هەمووی یالانی کەم بۆ بەشێکیان هاو هەڵوێست بین و دیدی سیاسی هاو بەشمان هەبێ بەیەکەوە و خۆشبەختانە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان سەر ڕایبوونی جیاوازی و خلافاتیش بەریەکەوتنی زۆر کەمیان هەبووە و ئێمە ئەزمموی کاری هاو بەشمان زۆر زیاترە لە ئەزمموی بەریەکەوتن و جیاوازی وەش تەفەهومەکەین حقیقەت و ئاوا هەنگاوی لەگەڵنین و ئێمە کۆمەڵی ئیسلامی تەبان وەکو هەمیشە ینی لە دیدارەکانیشدا گوتراوە هەڵوێستی کۆمەڵ و دیاریکراویش تەبان لە هەموو ئەو کۆبوونەوە فراوانانە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی زۆر بەڕوونی و توێتی ئێمە ئامادەین و ئێمە بە استراتیجی ئامادەین و ئێمە لەگەڵ شتی استراتیجین بنەڕەتین و لەگەڵ هەنگاوی کاتینین حقیقەت چونکە پێمان وایە هەنگاوی کاتی هەنگاوێکەمان باتە پێشەوە بەڵام دوای دوو هەنگاومان گەڕێنەوە دووە بەڵام ئێمە بەستی استراتیجی توانین هەنگاوی گەورە بنێ بە حکمی ئەوەی کە ئێوە دوو نوێنەرتانێت لە لیستی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەشدارن بە ژمارەیەک بەڕێوەبەری گشتی و قایم و مدیرناحە لە پارێزگای سلێمانی نوێترین ڕوودا و لە سلێمانی لەسەر ئاسی سیاسیەوە بوو بەڕێز سەردار قادر لە بری پارێزگار کە لە پشکی بزوتنەوەی گۆڕان بوو دەستی لە کار کێشاوەتەوە
لەسەر ئەو بابەتە ئێوە چیتان وتووە لەگەڵ گۆڕان لەگەڵ یەشێتی و زانیاری نوێ لەو بارەیەوە چییە؟ ئەمە تەنها دەست لە بواتیەگەن تەنها دەست لە کارکێشانەوەی تەنها سەردەرقادرە یان ئێوە بابەتەکە ئەخوێننەوە گۆڕان وردە لە پرۆسەی سیاسی ئەکشێتەوە تەنانەت لە ئەنجومەنی پارێزگاکانیش بەنسبەت کشانەوەی گۆڕان لە پرسس لەو هینانەوە پرسیار لە بزوتنەوەی گۆڕان ئێوە پەیوەندەکان بەڵام حقیقەت ینی ئێمە جارێ مەسلەی دەست لە کار کێشانەوەی بەڕێز پارێزگاری سلێمانی و ئەمەوەی کە ئاگادارین تەمەن لە میدیاکان ئاگادارین وەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە پێمان وایە حقیقەت ینی ئەم جۆرە مامەڵەیە کە ئێمە لە زاری پارێزگای سلێمانی و بیستمان ینی ئێمە ئەوڵین کە لە دەمی بەڕێز پارێزگای سلێمانی بیستمان ئەگەر بەڕاستی ئەم مامەڵانەی حکوومەتی هەرێم و ئەو تەهمیشکردن و پەراوێز خستنەی پارێزگاری سلێمانی هۆکاری دەست لە کار کێشانەوەی بێ حقیقەت هەڵەیەکی گەورەیە ینی لە بۆ ئەو گومانتان هەرێمی کوردستان ینی ئەو وەکووتی من مامەڵە لەگەڵ ئەو بکەین چکە دوایی نەگومانمان نییە خۆ ینی حقیقەتی پارێزگای سلێمانی و پرۆژەکانی و شێوەی کاری دیارە کە فعلەن پارێزگای سلێمانی پارێزگایەکی پەراوێز خراوەوە ئەوی کە بەڕاستی لەو ڕۆژەوە بێ وەڵام بداتەوە بەڕای ئێمە و کۆمەڵی ئیسلامی و تەمان هیچەتی نیشتیوانی کوردستانە کە شەریکی حەقیقی هینێ لە پارێزگاری سلێمانی ئەوان دەستا و دەستکردنی دەستەڵەوە خاوەنی ڕاستەقینەی ئەو ئیدارێش لە هەرێمی کوردستان لێرە تا ئێستا بە فعلی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە سەرەتایەکی خراپمان زانی و پێشمان وایە تەمان هەر کەسێکی کەش بەو شێوەیە جێگای بەڕێز پارێزگاری سلێمانی بگرێتەوە هەمان گرفتیە بێ ئێمەوان لەبیر بێ کاکدانا کە بۆ خۆی هەر بۆ خۆی پارێزگاری سلێمانی لە قەیراندا پارێزگارێکی شەرعی هەیە کە دەنجی لە ئەنجومەنی پارێزگا وەرگرتووە بەرەنجامیەوەی کە واقعێکی سیاسی نەخوازرا هەیە ئەم پارێزگا شەرعی لە ماڵەکەی خۆی دانیشتووە ڕۆڵی خۆی نابینی ئەمەش یعنی یەکێکە لەو بڵین بڕگە تەواو نەکراوەکانی ئەو خراپێتی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە حقیقەت و ئومێدیشمان وایە تەمەنەوەی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئێمەش لە ڕێی کوتلەی خۆمانەوە پێمان وایە تەمەنە بێ هەنگاو بندرێت کە فعلەن ئەم گرفتە چارەسەر بکرێ و هەر کەسێکی کە جێگای ئەو بگرێتەوە یا ئەگەر بە هەر جۆرێک چارەسەر بکرێت و پێویستە بەو ڕێکەوتنامەی کە لە نێوان ئەواندا هەیە واتە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەبێ بەڕاستی بەجددی ئاور بۆ بدرێتەوە کە چێ زەرەرمەندی ئەم واقعەیە لە پارێزگاری سلێمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان من پێم خۆشە ئەوە بینمەوە یادکە ئێمە وەکو کۆماڵ ئەو کاتیش تەبانیانی لە ئەوەی کە پێمان وا بە حکوومەتێکی خۆجێی بنکە فراوان دروست بێ لە پارێزگای سلێمانی تاکە پاڵنەر و دافعی ڕاستەقینە ئەوە بوو کە هاوڵاتی زەرەر نەکە وە سیڕاع و ململانەی هێزە سیاسیەکان لە سلێمانی بە دیاریکراوی هاوڵاتی تێیدا نەبێتە قوربانی کە بەداخەوە ئێستا هاوڵاتی هەر بۆتە قوربان لەسەر زۆر پرس قسەمان کرد حەزەکەم ئەو تۆزە کاتەی ماوانە لەسەر کۆمەڵی ئیسلامیش هەندێک قسە بکەین کۆمەڵی ئیسلامی لە چ بارودۆخێکایە لە ڕووی گەشەوە لە ڕووی کاروباری نێوخۆی خۆیەوە لە ڕووی دامەزراوەکانیەوە ئێوە بێگومان بە بەردەوام کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی و ئەنجومەنی بانگاواز و بەڕێوەبردن و هەر ئەنجومانانی کە دانراون دوای کۆنگرە هەرێکی و ئیشی خۆیەکە حەزەکەم بۆی بینەرێک نەڵێ باسی هەموو لایەکیان کرد باسی خۆیانیان نەکرد دۆخی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئێستا بەرەو کۆنفرانسی ئاساییە چین کە دوای کۆنگرە ئەیبستین و سەرکردایەتی لیژنەی ڕاستپارت لیژنەی ئامادەکاری داناوە بۆ دەست بەکار بم بۆی کە ئامادەکاری بۆ کۆنفرانسی ئاسایی کۆمەڵی ئیسلامی دەست پێ بکە ئێمە لە کۆنفرانس لەسەر هەموو جمگەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەستینەوە دراسی دو ساڵی ڕابردوومانەکەی ئێمە پێمان وایە کۆمەڵی ئیسلامی تەمان وەکو هەر هێزێکی سیاسی ئەکرێ ینی ڕخنەی لێ بگیرێەوە زۆر شتی هەیە قابلی نەقد و ڕخنەگرتنە بەڵام کۆمەڵ لە ماوەی دو ساڵی ڕابردوودا پێمان وایە تەرکیزمان لەسەر ئەو بۆ لە کۆمەڵی بواردا هەنگاوی باشمان ناوە لەوانە تەمان باسمان کردیانی بوارە سیاسیەکەی قسەمان کردیانی پانتایەکی فراوانی دیدارەکەی ئێمە بوو کۆمەڵ لە پاڵ هەموو ئەمانەشدا ئاورێکی جددی لە مەسلەی پەروەردەداوەوە لە دو ساڵی ڕابردووداوە گەشەی باشی بۆ بواری پەروەردە و بانگەوازداوەوە بۆ ئەو ڕووە خولی ناوخۆی جۆرا و جۆری هەبوو ئەم دەورانە تەمان ڕێژەیەکی بەرچاوی ئەندام و کادیرانی کۆمەڵی ئیسلامی بەشدارتدا ئەو جگەلەوەی کە پێمان وایەکێککە لە وێزگەکانی دو ساڵی ڕابردووی ئێمە ئەوەیە کە خولی درێژخایانی پێگەیاندنی
کادرانی کۆمەڵمان هەبووە دید و تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی کۆمەڵی دیدی فکری کۆمەڵ شوناسی کۆمەڵی ئیسلامی ئەمانە زۆر بەچڕی بە کادرانی باڵای کۆمەڵی ئیسلامی وتراونەتەوە نەک پێیان وتراونەتەوە گفتوگۆ کراوە مناقەشە کراوە ڕەنگە خۆت بەشدار بووبیێنی لە بەشێکی ئەمانە خۆم مەسل ئێمە بەشدار بووبین گفتوگۆمان کردووەتیایە ئەمانە بووە ینی ئەوە جگەلەوەی کۆمەڵی ئیسلامی تەمەن لە بواری هەڵبژاردنمان باس کرد ئێستا ناوەندی هەڵبژاردن کارەکانی خۆی دەست پێ کردو ماوەیەکی باش بەر لە ئێستا دەستی کردو بە هەنگاوەکانی ئامادەکردنی کاندیدەکانی کۆمەڵ و بەرنامەکانی هەڵبژاردن و ئەمانە دۆخی ناوخۆی کۆمەڵ ئێمە بەردەوامیانی دامەزراوەکانی کۆمەڵکاری خۆیانەکەن وە لەسەروی هەمووشیانەوە ئێمە ئەنجومەنی چاودێریمانەیە کە چاودێری ئۆرگانەکانی کۆمەڵەکە پێمان وایە واقعی هەرێمی کوردستان واقعی سیاسی هەرێمی کوردستان و ئەو دۆخە سیاسی لە هەرێمی کوردستان مساعد نییە کە حزب تەندروست کار بکە و مساعد نییە کە هێزی سیاسی باش وەزیفەی خۆی ببینێ مساعد نییە بۆی کە هێزی سیاسی لە هینەکەی خۆی دەرنەچێت بەڵام ئێمە پێمان وایە بە بەراورد بە ماقع سیاسی لە هەرێمی کوردستان هەین توانیمانە باش هەنگاو بنین و لەسەر ئاستی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی ئێمە لە قۆناغێکی باش داین و تەمەناشەکەین کۆنفرانس بە جددی وەقفە بکە و بتوانێت هەنگاوی باشتر بنێ بەرەو پێشەوە تا چەند دۆخی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان کاری لەسەر ئەو بەرنامە و پلانانە کردووە کە هەم لە کۆنگرە هەم ئەنجومەنی سیاسی ئەنجومەنی سەرکرداتی بۆم حیزبی دا وڵی کاکدانا لەبەرەوەی ئێمە قەت دۆخی دارایی باشمان نەدیوە لەبەرەوە زۆر یعنی ئەوە نییە بڵم ئێستا زۆر خراپین چونکە قەت باش نەبووین بەڕاستی ینی کۆمەڵی ئیسلامی لە جاران هەر خراپتر زۆر خراپترین ینی کۆمەڵی ئیسلامی ئێمە لەوەتی چاومان کردوتۆ ناو کۆمە هەر دۆخی داراییمان خراپ بۆ چونکە ئێمە لە هەرێمی کوردستاندا ژین کە باسی هەلومەرجی حزب سیاسیەکانمان کرد لە هەرێمی کوردستان ئێمە کۆمپانیامان نییە و بازرگانیمان بەداهاتی وڵاتیانەوە نەکردووە و هێزێکنین ینی حەقیقەت لە کۆمپانیای حزبیمان هەبێ وەکوتم دەستمان بەسەر جونگەکانی حکومڕانی داگر بێت شێڵگەی نەوتیمان نییە هیچی لەوانەمان ئیحتیکار نەکردو ئەوی هەمانە حەقیقەت ینی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان لە دەوڵەمەند و نەداران و خێرخوازان دەستمانەکەوێ ئەوەیە کە لە پەرلەمانتار و وەزیر و خانەنشین و ئەوانەی ئێستاوەری ئەگرینەوە ئەوەی هەرێمی کوردستانمان نەماوە بە حکمی بارودۆخداراییەکە ئەوەی کە لە بەغدا هەمانە ڕابرد و خانەنشینەکان و ئەوانش کە لە ئێستا لە کاردان هەموو ئەوانە ئەوەی لێکۆبۆتەوە کە ئێمە ینی بە نەمری و نەژیک کاری ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی پێبڕێگەڵەوە لێرە بردووانە حقیقەت ئەمن ویستمەوە بڵم بە نەمری و نەژی ئێمە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بەڕێوە ئەبین و ینی قورسایی ئەم بارەگرانش کادیرانی کۆمەڵ هەڵیان گرتووە کە حقیقەت بە جیفانی بەتاڵ بە بێموچەیی بە بێ هاوکاری بە بێدارایی زۆر جار بە جیفانی خۆیان بە هەوڵەکانی خۆیانەوانە بەڕێوا بن و خۆشببختانە ئێمە دەوڵەمەندین بەو تاقە بە شەریە گەورەی کە لە کادرانی کۆمەڵی ئیسلامی هەیە و دەوڵەمەندین بەو ئیرادە بە هێزەی کە هەمانەوە پشتەستورین بەو مەبادیئە ئیسلامیانەی کە هەمانە بۆوانە هەنگاونی بەڕێز ڕێبەر حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی و تەبێژی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆی کە لەم گفتوگوێدا وەڵامی پرسیارەکانی منەتدایەوە زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست تا گفتوگویەکی تر هەمولایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەمولایەک خواتان لەگەڵ